هیچ حزبێکی سیاسی لە کوردستان و لە وڵاتانی کە ئەو سەرمایەی کە کۆمەڵ هەیەی کە کادر و ئەندامانێتی تەسەورم نییە ئەوەی خۆمان لە کوردستانی ئەوەش حزبی سیاسیمان لە وڵاتانی کە بینیوە حزبێکی کە وەکو کۆمەڵ خاوەنی ئەو خەڵکە بێ بنکەی کۆمەڵی ئیسلامی کوردستان جیایە لە بنکەی حزبەکانی کە ئێمە متاوەدەم ڕۆژانە زۆر لێمانە پرسن وەتەمای چین ئەمە کاری خۆمانەکەین ئێمە کارێکی سەرەکی خۆمانمان هەیە پێشەوەی حزبی ئیسلامی بین ئیسلامی بووین کاروباری ئێمە پەیوەندی بەوە نییە لە حکومەتایان لە ئۆپۆزیسیۆنە بۆی شاچینە حکومەتەوە ئەگەر بچین هەر بۆ ئەوەی کارە سەرەکیەکەمان کە داعوە و بانگەواز و خزمەتکردنی خەڵکە بەردەوام بێ و ئەوە ژەر بەردەوامە بێ کە ئۆپۆزیسیۆن بین و بۆیە ئۆپۆزیسیۆنین ببین بۆ ئەوەی داکۆکی لە خەڵک بکەین و لە مافی خەڵک بکەین و خواستەکانیان بگەینە جێی خۆی و بتوانین ئەوەندەی دەکرێت ڕێ لە ستەم و زوڵم لە هەرێم بگرین و پێداگری لەسەر شەفافیەت و دژایەتی گەندەڵی بکەین.